ئەم ئیشەی ئێمە کە ئێستا فرسەت بووە دەست پێ بکەین ساڵێک زیاترە کام کارگەیمان بەکار خستووە. ئێستا کاڵەکانمان لە بازاڕایە توانیمانە نیسبەی لە سایە چلی پێویستی کاری دیکۆر ئێمە پڕکەینەوە بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی و بۆ خواروی عێراقیش. بەرهەمەکانمان پلاستیکی سەقفە، پلاستیکی دیوارە و ڕەنگیش بەخواستی کڕیارە بێ وەکو کارگە و بیرۆکەی کارگە زیاتر لە 100 ڕەنگمان خچۆتە بازارەوە. ئێمە لە کارگەکانە پرسین پێویستیەکانتان چییە؟ چونکە پلاستیک بۆ ژینگە فۆکسی لەسەرە. ئێمە کاری لە پێشینەمان کوالیتی کۆنتترۆل بووەوە پێکاتەی دروستکردنی ئینتاجەکەمان بەو کوالیتیایە کە زەرە لە ژینگەکەمان نەیە و بە ئیزافەی ئەوە ئێمە ڕیسایکلینیشمانداناوە کە مەوادی بەکارهاتوو جاریشکە دروستەکەینەوە بۆی زەرە لە ژینگە نێت. ئێستا ئەمە توانیمانە ئێمە کڕیار دڵنیا بکەینەوە کە ئەم مادەی ئەمە ئەم ئینتاجی ئەمە کە ئەخرێتە بازارەوە بە کوالیتیشی بەرزە تێپەڕێ و پێکاتەکانی مسۆگەرن بۆ ئەوەی کە هیچ زەرەرێک بە ژینگە ناگەێنێ و لە ڕووی کاڵبوونەوەوە کاڵ نابێتەوە و مەوادەکانمان ستانداردی جیهانیە کە زەرەر لە ژینگە نایەت و زەرەریش لەو کەسە نایەت کە لە ژێریا دانیشێت. ئەمانە هەمووی گرنگە و تەفاعولی نییە لەگەڵ جەوە لەگەڵ بیئە لەگەڵ ئەم گەرمکەروانی کە لە ناو جێگاکانە بەکارێت تەفاعول ناکە و خوار نابێ. ئێمە کڕیار بە هەموو شێوەیەک دڵنیاکەینەوە لەم مەجالانەیە و ئەمانە هەمووی زەماناتی کارگەکەمانن بۆ کڕیار. بۆ دروستکردنی بەرهەمەکانی PVC دیکۆرات بە شێوەیەکی گشتی لە پلاستیکی سەقف و لە پلاستیکی لامبری دیوار پێویستیمان بە مەجموعەیەک مەوادی سەرەتایی هەیە کە لەوانە PVC بە شێوەیەکی گشتی مادەیەکی سەرەتاییەتی، پاشان کاڵسید بەکارێ و هەندێک پۆلیمەراتی تر بە پێی کۆد و ستاندەراتی جیهانی و هەندێک ستابلایزەرات هەرێکە و بۆ باشترکردن و بخۆن و تۆڵکردنی زۆری پێکاتەکەیە. ئەو بەرهەمانەی کە بەکاردێت لە سەقف و دیوار سەز بە شەستی سەقف و مەقطعی 25 دیوار. سەرەتا بۆ دروستکردنی ئەو مادەخامەی کە پێویستمانە بۆ دروستکردنی هەریەکە لە لامبری دیوار و پلاستیکی سەقف پێویستیمان بە تێکەڵکردنی ئەو کەرەستانەیە کە باسمان کرد پێشتر، ئەویش لە خلالی پرۆسیجەرێکی معەنەوە کە لە ئامێری میکسەرە بەکاردێ. ئەو ئامێرە یەکەم جار گەرمیەکە دوای ئەوە ساردی ئەکاتەوە بۆ ئامادەکردن و تێکەڵکردنی بە شێوەیەکی متەجانسی ڕێک و پێک بۆ ئەوەی بێ بە پاودەرێک ئەو پاودەرە ئامادە بێ بۆی بکرێتە پرۆسیجەری دروستکردنی پلاستیکەکەەوە.
سەبارەت بە بەشێکی تری کارگەکەمان کە ئەویش بەشی ڕیسایکڵینە دا ئەندرێ ئەو بەرهەمانەی کە ئێمە بەرهەمی دەێنین بە هاوڕێی ژینگە چونکە هەمان بەرهەم کە بەکاری دێنین و دوای ئەوە ڕیسایکڵ ئەکرێتەوە دەتوانین جارێکتر بۆ دروستکردنی بەرهەمی نوێ بە نسبەی معەن بەکاری دێنین. ئەم بەشەی کارگەکەمان وا لە بەرهەمەکانمانەکە کە بە هیچ جۆرێ ژینگە پیس نەکا و نەبێتە مخەلەفاتێک و فڕێ بدرێتە دەرەوە ئێمە دووبارە بەکاری دەێنینەوە بەڵام هەندێک پرۆسیجەری معەن هەیە بێ پیا تێبپەڕین دوای ئەوەی کە هێندرێتەوە پاگەکرێتەوە و جیاکرێتەوە بە پێ ڕەنگەکانی پاشان دەخرێتە ناو کراشەرەوە لە کراشەرەوە چێتەوە بۆ بەشێکی تر لە بەشەکەی تر دەکرێتەوە بە پاودەرێکی دیاریکراو کە ئەمە وەکو باسمان کرد بە شێوەیەکی نسبەی معەن دووبارە بەکار دەهێنرێتەوە. پاشەوەی کەرەسە سەرەتاییەکان ئامادەکرا بۆ پێکهێنانی PVC-ەکە بە شێوەیەکی پاودەر ئامادە دەکرێت بە چەند پرۆسیجەرێکی معەنە بە سایلۆیەتە سەر ئامێری ئەکسرودەرەکە لە ئامێری ئەکسرودەرەکە بە چەند کردارێکی گەرمی و بەرزکردنەوەی پەستان هاتێ ئەپەڕێ و بە گەرمکردنی بە شێوەیەکی دیاریکرا و بە چەند پلەیەکی دیاریکرا و کە پێشوەخت ئامادەکرێت دەخرێتە ناو ساحونەکەەوە دەردەچێ لە پاش دەرچوونی یەکە سەر ئامێری کالیبرێشن لە ئامێری کالیبرێشنە شێوەی خۆی وەردەگرێ و ئەو شێوە ئەندازەی و پێویستی کە داواکراوە بەرهەم بێت بە پرۆسیجەرەکە لە پرۆسیجەرەکە دەرەچێ سارد دەکرێتەوە هەتا تەشکیل ئەبێ پاشان دەچێتە سەر ئامێری کەتەرپیلەر بۆ ڕاکێشانی بۆ بڕین پاشان پێدانی ئەو ئەندازە پێویستە یا ئەو ئەندازە داواکراوەی کە بازار یا PVC-ەکە پێویستێتی. هەروەها لە چەند کردارێکی تردا ئەم PVC کە دێتە دەرێ جۆرە لەزگەیەکی تایبەتی لێ ئەدرێ بە پێی خواستی داواکەر یا بە پێی خواستی بازار یا بە پێی خواستی ئەو مۆدێلەی کە ئەنجامە دروستکرێ داواکراوە بە خلالی ئەم ئامێرەوە طبعا دەکرێت لەسەری و گلو یاخود لەزگەی پێویستی لێ ئەدرێ پاشان دوای کۆتایی هاتنی وشکەکرێتەوە گەرمی و هەوای لێ ئەدرێ بۆ سابتکردنی و جێگیرکردنی ئەو پلاستیکەی ئەو لەزگەی لەسەرێتی پاشانیش لە کۆتاییدا بۆ ئەندازێ ئەبڕێ کە داواکراوە. هەمان کەرەستەی کە باسمان کرد کەرەستە سەرەتاییەکەی کە پێویستە بۆ PVC هەمان کەرەستە بەکاردێنین لە هێڵێکی تری کارگەکەمان کۆبوو باسمان کرد چەند هێڵێکی هەیە ئەم هێڵەیان سەبارەتە بە دروستکردنی پلاستیکی لامبری دیوار کە مەقطعەکەی 25 سانتیمەترە ئەم پلاستیکە بەکاردێ لە دیکۆری دیوارە بە شێوەی درێژی یان لە شێوەی لە سەقفە بە هەمان پرۆسیجەرا تێپەڕێت تەنها بڵین ئەندازەی دوورەکانی فەرقی هەیە و جۆری لەزگەلێدانەکەی یاخود با بڵین ڕەنگی بەرهەمهێنراوەکە کە ئەمانە شەمووی کۆنتڕۆڵەکرێت لەلایەن پێکردنی کەرەستە سەرەتاییەکانەوە بە هەمان بە شێوەیەکی گشتی بە هەمان پرۆسیجەراتیە پەڕێ پاش دەرچوونی لە پاش دروستکردنی کەرەستە سەرەتاییەکە و هێنانی بۆ ئامێری ئەکسرودەرەکە هەمان گەرمکردن و هەمان پەستان بەرزکردنەوەی پیاڕۆیە بۆ ئەوەی بێ بە هەویرێک و پاشان هەویرەکەش دەردێت بە کالیبرێشن پلێ تا دەڕوا بۆ ساردکردنەوەی و وەرگرتنی ئەو ئەندازەیەی کە پێویستە یاخود داواکراوە ڕادەکێشرێت هەتا ئەو دوورەی
کە پێویستمانە بە ئەنجامی بێنین پاشان لەتی دەکەین و دەبڕێتەوە و کوالڵەتی کۆنتترۆلی بۆ دەکرێت پاکێجینی بۆ ئەکرێ و ئامادە دەکرێت بۆ کۆستمەر کە بیبا و بەکاری دێت. پێی ستانداردی کەشوهەوای کوردستان چونکە بۆیە ڕەوناق ئەمانە ئەبێ بە پێی کەشوهەوا بگونجێنرێت چونکە ئێمە دەرەجەی گەرمیمان هەیە لە زستانە یەتە خوار سەفر لە گەرماشە ئەچێتە سەر و 50 دەرەجەوە لەبەرەوەی ئێمە گونجانومانە و ئێمە پرسیارمان کردووە ئێمە دەستی کاری بیانیمان هێناوەتە وڵاتەکەمانەوە. ئێمە ئەو تەکنیکەی کە لە دەرەوەی وڵات ئیشی پێکرێ ئێمە ئەو تەکنیکەمان گوێزاوەتەوە بە ئیزافەی دەستی کاری ناوخۆ و ئامانجیشمانە ئێمە هیچ گلەیەک نەبین بۆ کەس کەسیش گلەیمان لێ نەکات. ئێمە ئەمانەوێت جوانترین و باشترین و چاکترین کاڵا پێشکەش بە کڕیارەکانمان بکەین. ئێمە وەکو ئیشکردن 24 کاتژمێری ئیشەکەین بە دوو شەفتیکاری ئیشەکەین و بەرهەمەکانمان لە ساڵێکە زیاتر لە 1,500,000 متر مربع. وەکو بەشی ناوخۆی کوردستان ئێستا نەمانتوانێت تەختی تەواوی بازاری کوردستان بکەین بەس لە داهاتووە کە وەکو ئێستا 4 خەتی ئینتاجمان هەیە ئەو پەرەی پێبێن و ئامانجمانە کارگەکەمان گەورەترکەین و کاری لە پێشینەمانە گەورەیکەین و بتوانین کە کوردستان پێویستی بە هیچ کاڵایەکی هاوردەی دەرەوە نەبێت ئێمە بتوانین تەختەی کاملی بازار بکەین. بەشێکی تری کارگەکەمان بریتە لە چاپکردنی ڕنگ و نەخش و ڕەنگی جیاواز لەسەر ئەو پلاستیکانە و ئەو پلاستیکانی کە بەرهەم دەیەندرێن بە ئەندازەی 60/60 ئەویش بە پرۆسیجەرێکی معەنە ئەڕوا پاشەوەی ڕەنگەکەی لەسەر چاپ دەکرێت ڕەنگەکە تەسپید دەکرێت جێگیر دەکرێت و دواییش هەندێک مەوادی پێویست وا لێ دەکرێن لە مەعان و ڕەونەق و بریقەداریەشی باتێ پاشان و وشک دەبێتەوە و ئامادە دەکرێت بۆ بڕینەوە و ناردنی بۆ کڕیار. هەروەها سەبارەت بۆ ڕەنگانەی کە دەتوانین بەرهەمی بێنین ڕەنگەکان بریتین لە 3 ڕەنگی سەرەکی کە دەدرێت پێی دەوترێت بەیسی PVC-ەکە لەسەر ئەو بەیسە چەندەها ڕەنگ و کۆدی جیاواز و دروستکرا و پێکێنرا و دیاری دەکرێت بۆ چەند نەخشێکی جیاواز کە بە ژمارە بە کۆد دیاری دەکەین و دەنێرێت بۆ کڕیار. سەبارەت بە بەشی پرینتین لە بەشی پرینتین یا بەشی چاپکردن کوالڵەتی کۆنتترۆلی پلاستیکەکان ئەکرێ پاشەوەی بڕیار دەدرێت چ جۆرە مۆدێلێک و چ جۆرە ڕەنجێک دیاری کرێ و بازار پێویستی بەچیە یاخود کڕیار داوای چی ئەکا ئێمە لەسەر ئەساسی ئەو تەڵەب و داواکاریانە جۆر و ڕنگ و مۆدێلەکان دیاری دەکەین وە کوالڵەتی کۆنتترۆلی بۆ دەکرێت. کارگەکەمان چەندین کۆد و چەندین ڕنگ و چەندین تێکهاتی تێکەڵی ڕنگ دیاری دەکرا لەسەر دیاری دەکات لەسەر داواکاری کڕیار.
دەرەوەی کوردستان بەڵێ بۆ خواروی عێراق ڕوە ئەویش بەهۆی ئەم گومرگانەوە کە ئێستا لەسەر ڕێگامانە ئەمە ئاستەنجێکی گەورەیە بۆ ئێمە بەم شقلەش ئێمە هەر کاڵا هاوردەی خواروەکەین بەم تەجروبەی خۆمان و بەم داواکاری خۆمان کە لە ئاستی پێویستان نەبووە کە ئێمە موادمان کڕیوە و هێنامان وەکو بزنس کە کردومانە ئێستا ئەمە ئەو نقطە زوعفانەمان نەهێشتووە وەکو کاری خۆمان چونکە کاری ئێمە کاری دیکۆرە یەک لە ڕووی جوانکاریەوە دووش ئێمە ئاچینە ناو هەموو ماڵێکەوە هەموو شوێنە گشتەکانەوە ئەبێ تەرکیزی تەواومان لەسەر کوالەتی کۆنتترۆلە من وەکو شخصی خۆم زۆر ئاگاداریەوە چونکە یەکەم هەنگاومان کوالەتی کۆنتترۆلە ئەوێ بە کوالەتی کۆنتترۆلی کارگەیە کاڵەکانمان بنێردێتت بازار تەرکیزی تەواومان لەسەر ئەم مەسەلەیە و خیبرەی چەند ساڵی خۆمان ئێمە وەکو ئایلەش زیاتر ئەزمونمان لە 40 ساڵ زیاترە لە بواری دیکۆرە ئەم نقطە زوعفانەمان لە کارەکانی خۆمانە نەهێشتوە کە ئێستا خۆمان بەرهەمیە. ئێمە زۆر لە هەوڵین ئەم گۆڕانکاریە بکەین بەس لەبەرەوەی کۆمەڵە بازرگان بەناو بازرگان خەریکی ئەم کارن کۆپی کارەکانی کاکەنەوە هەوڵ نایەن کاری دیکۆر بەرەوە پێشبەرن و مشتری ئێمەش ئەو کەسانەی کە یان داوای کاری دیکۆرمان لەکەن هەل لە ڕێی ئەوە کە چەند کەسێکی کە ئەم کاریان دووبارە کردوێتەوە باز ئێمە وەکو خۆمان دایم لە گۆڕانکاریە بووین زۆر کات لە گۆڕانکاریین هەوڵمان ناوە کاری دیکۆر بەرینەوە پێشەوە و جێدەستیشمان دیارە لەم بوارەیە ئێمە زۆر داهێنانمان کردو لە بواری دیکۆرە و من داوا لە هەموو کەرتە گشتەکان و کەرتە حکوومیەکانەکەم حکوومەکان و ئەهلەکانەکەم کە ئاعتیمادی تەواو بکەنە سەر دەستی کاری ناوخۆی خۆمان لە بواری دیکۆرە چکە ئەگەر بچیتە دەرەوە ببینی ئەو ئیشەی لە کوردستانە ئاکرێ ئەویش هەموو دیکۆرکارێک نا ئەو کاری کە لە کوردستان ئاکرێ لە کەم جێگایە هەیە دووبارە بێتەوە. ئێمەش وەکو خۆمان کە هەوڵێین هەموو دروستکراوەکانی دەرەوە کە یەتە داخلی کوردستانە بێ بتوانین خۆمان بەرهەمی بێنین و ئێمە چەند کارگەیەکی بچوشی کەشمان هەیە هەر بۆ باری دیکۆر بەکارێنین و توانیمانە نێڵین کاڵای دەرەوە بەبێ کوالێتی و بەبێ ڕەخاوەتی ناو کارگەکان ئێمە باسی حکوومەتی هەرێم ناکەین بەبێ کوالێتی ناو کارگەکان یەتە وڵاتەکەمانەوە ئێمە توانیمانە ئەم دەسانە کورتکەینەوە نەک بیبڕین کورتیکەینەوە بۆ کارەکانی خۆمان. هیچ داوایەکمان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان نییە وەکو خۆشمان ئێمە تەنها فەخرمانەوەیە کە کوردین و لە وڵاتەکەی خۆمانە ئیشەکەین و پەرە بە ئیش و کارەکانمان بین لە وڵاتەکەمانە. من داواکاریم تەنها لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە خزمەت گوزاریمان بۆ ناوچەی پیشەسازیەکان بۆ بکە ژناوەکوتر هیچ داواکارێکم لە حکوومەتی هەرێمی کوردستان نییە و هیچ پشتگیری شێوانیشم ناوێ تەنها پێویستیمان بۆیە دەستخۆشکەریمان لێ بکەن و هیچێتر. ئەبینم لە زۆربەی بەرنامەکانە زۆر خاوەن کارگا ڕێزم هەیە بۆیان داواکارن گومرگ زیاب کرێ ئێمەش پیان ئەڵێن برای بەڕێزم ئێوە ئەبێت دیراسەیەکی ئامادەکراوتان هەبێ بۆ دامەزرانی کارگا ناکرێت کارگەیەک لە وڵاتەکەی خۆتا بەرهەم بێنرێ مەواد بەرهەم بێنرێ تۆ داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەی گومرگ لەسەر کاڵا بیانیەکان بەرزکاتەوە. بەرزکردنەوەی گومرگ لەسەر کاڵا بیانیەکان ئەمە جوابێکە بۆ ئەوەی کە خاوەن کارگەکان لەگەڵ ڕێزمە زۆربەی خاوەن کارگەکان خەڵکی باشن بەس ئەمە لەسەر کڕیار لەسەر میلەتەکەمان نرخ
بەرزە بێتەوە. ئەبێت دیراسێکی تەواو کرێوەکو ئاماژەم پێکرد دیراسێکی تەواو کرێ ئەنجا بە هەماهنگگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە کارگا هەڵسێنرێتە سەر پێی خۆی بۆی ئێمە بتوانین ئەم داواکاریمان لە حکوومەتی هەرێمی کوردستان نەبێ وەک ڕیارە بە ڕێزەکانیش ئاسوودەکەین بە کوالیتی بەرز بە داهێنانی تازە و بە نرخی گونجاویش ئەمە زۆر گرنگە. ئێمە زیاتر لە 250 کەس ئیش لەگەڵ ئێمەکە بە کۆی گشتی کارگەکانمان و پیشەکەشمان. ئێمە زیاتر لە 250 کەس کارمان لەگەڵاکە. تەرچیزی تەواومان لەسەر میلەتەکەی خۆمانە. دەستی دەرەوەمان نێنە، دەستی کاری دەرەوەمان دەرەشی زۆر کەمە. یعنی ئەگەر بیکەین بە نیسبە لە سەتانەوەی هێزی کارمان کەسە شارەزاکانی خۆمانن، گەنجە چالاکەکانی خۆمانن کە ئێمە پشتگیریمان کردوون بۆی کارەکان بەرەو پێشەوە بچن.